الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين خاتم الأنبياء محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشكان و برایانی بەڕێز لە شوێنە ئەم جیهانەدا بیسەر و بینەری ئێمن سڵاوی خوای گەورەتان لێبێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. یەکێک لەو سونەتە گەورانی کەوا رسول الله صلى الله عليه وسلم هەمیشە لەگەڵی داژیاوە سیواک بووە، سیواککردن. تەنانەت گیرفانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت خاڵی نەبووە لە سیواک، بە بەردەوامی سیواکی تیا بووە. تەنانەت لە کاتی سەرەمەرگیشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وازی لە سیواک نەهێناوە. دایکمان عایشە ڕەزای خوای لێبێ ئەگەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەخۆش بوو، نەخۆشی مردن لە کاتی سەرەمەرگا بوو، سەری لەسەر کۆشم دانابوو. ئەلەو کاتەدا عەبدوڕەحمان هاتە ژوورەوە سیواکێکی بەدەستەوە بوو. سەیری پێغەمبەری خوام کرد صلی الله عليه وسلم، زانیم حەزی لە سیواککردنە. پێی وتمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سیواکەکەت بۆ وەرگرم، حەزت لە سیواکە؟ فەرمووی بەڵێ. فەرمی سیواکەکەم بۆی وەرگرت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتەیە کە سیواکی کرد فەشەق عەلەیه، دیار بوو سیواکەکە ڕق بوو، نەرم نەکرا بوو، زۆر بەگران ئیتوانی سیواکات. بۆیە لێیم وەرگرت و فەلەیەنته لەهو، بە زمانی خۆم، بە دانی خۆم، بە لیکەکانی خۆم بۆیم تەڕ کرد و بۆیم نەرم کرد و دامە دەسێەوە. سیواکێکی پێکرد، سیواکی پێکرد. بۆیە یەکێک لەو شانازیانی عایشە ڕەزای خوای لێبێ شانازی پێوەکە ئەفەرمیێ جەمع الله بین ریقی و ریقه عند موته. خوای پەروەردگار لە کاتی سەرەمەرگیشا لیکی من و ئەوی تێکەڵی یەکتری کرد. سیواکردن بەڵێ بەڕێزانم یەکێکە لە فیترەت، عشر من الفطرة. دەشت هەیە هەموو ئینسانێکی سەلیم و ساغ و عاقڵ حەزی پێکات. یەکێک لەوانە چێ بەڕێزانم؟ ئەسیواک. بۆیە لە چوار کاتی زۆر گەورەدا لە یادی مەکەن. چوار کاتمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت وازی لێ نایەنا ئیلا سیواکی تیا کردووە. یەکەم بەڕێزانم لە کاتی دەستنوێژ و نوێژکردندا، حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت لەولا ئەن ئەشق على ئومەتی، خۆ ئەگەر گران نەبووایە لەسەر ئومەتەکەم یان على الناس لەسەر خەڵک، لەسەریان گران نەبووایە لەئەمەرتهم بالسواک عند كل وضوء ومع كل صلاة. لە کاتی هەموو دەستنوێژ و لە کاتی هەموو نوێژێکە فەرزم ئەکرد لەسەریان ئەبوایە سیواکیان بەکار بێنایە. بۆیە هەر کاتێک دەستنوێژ شوەری جوان سیواکەکەشت بشوەرە دەمودانتی پێپاکەرەوە. هەر کاتێک لە ناو نوێژا بووی چیتە ناو نوێژەوە، پێش ئەوەی بچیتە ناو نوێژەوە سیواکێکی جوان بکە و دەمودانت پاکەوە، ئەو کاتە بەرامبەر بەخوای پەروەردگار بۆ سەڵ مخاطەبەی لەگەڵا بکە. دووەم کات هەر کاتێک لە دەرەوە بووی چیتە ژوورەوە بۆ لای خێزانت ڕۆیشتی چیتە ماڵەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عایشە ئەگێڕێتەوە ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ ئیذا دەخەلە بەیتەهو بەدەئە بالسیواک. کاتێ بەهاتایەتە ژوورەوە بۆ لامان یەکسەر دەستی ئەکرد بە سیواککردن. کەسی هاوسەری ئەبێ هاوسەردار بێت لەمانەی ئەم قسەیەتی یەگات. ژن و پیا و کاتێ دەمودانیان خۆش بوو، دەمودانیان بۆنێکی خۆشی لێ هات، پاک بوو، ئەو کاتە زیاتر حەزەکەن ئولفەت پەیاکەن لەگەڵ یەکتریا و لە یەکتری نزیک بنەوە. لە سەیەم شوێندا لە بیری مەکەن عند الذکر وتلاوة القرآن. هەر کاتێ دەستان کرد بە ئەستەغفر الله کردن، سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، صلوات دانا هەر ذکرێکە، یا لە کاتێکە کە قورئان ئەخوێنن، ئەلەو کاتەیە سیواککردن سنەتە. حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت إن العبد إذا تسوك، ئەفەرمێ بەندەیەکی خوا کە کاتێ دەستی کرد بە سیواککردن ثم قام يصلي، ئەو کاتە ئیتر کە هەستا دەستی کرد بە نوێژکردن، قام الملك خلفه، ملائكيكش لدوايا وأوسطيت، فتسمع لقراءته فيدنو من أيش جو أقريب وقرآن خوين نكيتو ليت نزيك بيتوا حتى يضع فاه على فيه، تاواي ليديت أو ملائكية دمي لسر دم الداءني أو ننزيك أبيتوا ليت، فما يخرج من فيه شيء من القرآن إلا صار في جوف الملكي. أفرمي هر كاتيتو هر وشيكي قرآن بخوني، هر آياتي بخوني ريك أجيت ناو ضلي أو ملائكيه وأجيت ناو قروي أو ملائكيه. بوي فرمي فطهروا أفواهكم للقرآن، لكاتي قرآن خوندن دا بعد مدان تان باك بيو سيواك بكار بينا. لهر كاتيك لخو هستاي چوارم كوتاي دز بك بسيواك كردن. بيغمري خوا صلى الله عليه وسلم إذا قام من الليل يشوص فاه بالسواك. هر كاتي شو لخو هستايا دەسی ئەکرد بە سیواککردن. جا بەڕێزانم شەرت نییە تەنها بەم دار سیواکە تۆ سیواک بکەیت، تۆ ئەتوانی فڵچە و معجون بەکار بێنیت و سیواک بکەیت، واتە کە دەستنوێژ شۆری تۆ ئەتوانی فڵچە و معجون دەم و دانت بە باشی بشۆری و دەستکەی بە نوێژەکەت، یا کاتێک ئەچیتە ماڵەوە خێرا دەم و دانت بشۆرە ئینجا لەگە خێزانی خۆتا قسە بکە، یان کاتێک قورئانت خوێند و کەوتیتە زیکر خوێندن بڕۆ دەم و دانت بە فڵچە و معجون جوان بشۆرە و ئەو کاتە بڕۆ قورئان بخوێنە، یان ئەگەر لە خەو هەستای بۆی ئەو بۆ نەخۆشە لە دەمت نەمێنێ و بڕوات
جوان بمعجون وبفلشة دم ودانت بشورة أوش بي أو تريه سواك كردن. أما قصي خومني قصي علماءنا لو أنا الشيخ عثيمين برحمة بأخوة أفرميت فلشة ومعجون يغني عن السواك، يعني جيجي سواك أقريتوا بلان باشترين سواك أم داري كبي أوتي داري إيراك، داري إيراك جهر أو نبي برزانم أما راسة فطرة باكيتية بلان بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرميت سواك كردن مرضات للرب، خواي قولت لي رازي بيت وزمانش ودمش باكا كاتوا بويا أم سنة قوريا لياد مكان ببردوامي لقل سواكا بجين والله يقين تان هبيه هم خواي پروردگار ليتان رازي بيت وبراسي هم خلقيش براسي هم خلقيش حزكا ليد نزيكا وبيت خواي پروردگار ليمان رازي بيت وما ليبكا بطوانين لقل أم سنة قوريا دا بجين. بارك الله فيكم. السلام عليكم ورحمة الله وبركاته.